ژمارەی پەنابەران ئەوەی بەڕسمی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆ و لە دەستگا پەیوەندیدارەکان 29,468 پەنابەر هەیە کەمانە دابش بوون لەسەر شارەکانی هەرێمی کوردستان لە شاری دهۆک دەست پێ بکەین 22,985 خێزان کە ژمارەیان 81,024 تاکە کەسە هەولێر 38,469 خێزان کە 109,149 تاکە کەسەوە سلەیمانی 10,487 خێزان کە 29,295 پەنابەری لەیە طبعا ئەمانە بەشێکیان لە ناو کەمپن بەشێکیان لە دەرەوەی کەم بە شێوەیەکی ڕسمی لە هەرێمی کوردستان طبعا شاری کەرکووکی ژمارەی 813 خێزانی لێیە پەنابەر بەگشتی ئەم پەنابەرانە وەکو گوتم لە دەرەوەی کەمپ و لە ناو کەمپن ئەوانەی کە لە ناو کەمپەکانی کە پەنابەری تێدا دەژی ئێمە لە هەرێمی کوردستان 10 کەمپمان هەیە لە ساڵی 2014 59 ملیۆن و 600 هزار پەنابەر هەبووە لە عالەمە 5 ملیۆن و نیو تەنها لە بۆ ساڵی 2015 زیادی کردووە بووە بۆ 5 ملیۆن و 300 لە 2016 300 هزار پەنابەری تر لە جیهانە زیاد بووە لە دوایین راپۆرتی 2016 ئێستا 65 ملیۆن و 600 هزار پەنابەرمان هەیە لە هەموو جیهانە 51% لەمانە لە وڵاتەکانی عەرەبی و ئەوانەی کە پەنابەرن 54% لەمانە مناڵن و زیاتر لە 100 هزار لەو مناڵانە بێباوک و دایکن یعنی کەسیان نییە بە جیا چوینەوە ئەمانە چارەنووسی ئەم مناڵانە لە هەموو شت مەترسیداترە اینجا کە ئەم 54% لە پەنابەری جیهان کە ئەمانە بزانە بە چ شێوازێک وە ئایندەیان چۆن دەبێت